دەربارەی کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت وەک لە سەرەتادا ڕێککەوتن وەزیرانی وزەی وڵاتانی ئەندامی ڕێکخراوی ئۆپیک و وڵاتانی کە لە ڕێکخراوەکەدا ئەندام نین ڕۆژی یەکشەمە لە ڤیەننا کۆبوونەوە تێبینی پۆزەتیڤیان هەبوو. وەزیری وزەی سعودیە خالد الفالح وتی پابەندبوون بەم ڕێککەوتنەکە داوا دەکات کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت لەم مانگەدا دەست پێ بکات کارێکی باش بوو. ڕێککەوتنەکە لە مانگی 12 ڕابردوودا کرا لە نێوان ئەندامانی ڕێکخراوی هەناردەکردنی نەوت و وڵاتانی بەرهەمهێنەری نەوت لە دەرەوەی ئۆپیک و یەکەم ڕێککەوتنە لەوە تای ساڵی 2001ەوە. لە چوارچەوەی ئەم ڕێککەوتنەدا بەرهەمهێنەران نزیکەی 1,500,000 بەرمیل ڕۆژانە کەم دەکەنەوە بە ئامانجی کەمکردنەوەی بوونی نەوتی زۆر لە بازاردا کە بۆ هۆکاری داشکانی نرخی لە 2 ساڵی ڕابردوودا. وەزیری وزەی رووسیا ئەلێکزاندەر نۆڤاک وتی هێشتا زووە باز لە درێژەکردنەوەی ڕێککەوتنەکە بکرێت بۆ کەمکردنەوەی بەرهەمهێنان تا دوای 6 مانگی داهاتوو، بەڵام ئەوەش بژارەیە کە بەکراوەی دەمێنێتەوە.